سەرژمێری گشتی بە یەکێک لە پێویستی هەنووکەیەکانی پێشکەوتنی وڵاتێکە ژمار دەکرێت. مامۆستانی زانکۆ ڕای دەگەیەنن یەکێک لەو پرسانی لە عێراق پژۆخراوە ئەنجامدانی سەرژمێری گشتیە. سەرژمێریکردن بابەتێکی زۆر گرنگە بۆ هەموو وڵاتانی کە پێشکەوتونە، بەس بۆ وڵاتانی کەوا دواکەوتونە و گرنگی بە پێشکەوتنی وڵات نادەن و ئابووری وڵات نابنە پێشەوە وەکو عێراق و وەکو وڵاتانە لەم ناوچەیە زیاتر پرۆسەی سەرژمێریکردن کە سەرژمێریکردنی بەس دانیشتوان نییە، هەموو ئاماری هەموو حتا سەرژمێری ئاژەڵەکانە، سەرژمێری دارەکانە، سەرژمێری هەموو ڕۆکەکانە، حتا سەرژمێری هەموو بیناکانە، ئەمە بۆ کاری سیاسی زیاتر بەکارێ. دلیلشم بۆ قسەی من ینی خۆی دەبێ هەموو 10 ساڵ جارێک بێ لە عێراقا ئەو کاتێک کە پێویستیان پێی بۆ کردویانە. ئەم پرۆسەیە دەبێ هەموو 10 ساڵ جارێ بکرێت کە لە عێراقا پێشتر لە ساڵی 47 و 57 و تا ساڵ 97 کراوە. ئەم پرۆسە گرنگی لەوەیە ئەتوانێت پلانێک حکوومەت ئەتوانێت پلانێکی درێژخایەن و کورتخایەنش دابنات. دیار ئەم پلانە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانە، ئەم پلانە بۆیەوە بتوانێت لە ڕووی شارستانێتەوە لە ڕووی خزمەتگوزاری و دەوڵەت توانێت سیاست تێدانێ و گەشە بە خزمەتگوزاریەکان بدە. بەڵام بۆچی دواکەوتەوە بۆچی نەکراوە؟ ئەوەی ئەماگدارین عیلاقی بە یاخود پەیوەندی بە سیاستەوە، بە سیاستی دەوڵەتەوە هەیە، بەتایبەتی لە ڕووی نەتەوەیەوە. پەرلەمانتاریکی عێراقیش ئاشکرای دەکات تا ئێستا هیچ پرۆژەی یاسایەک بۆ ئەنجامدانی سەرژمێری گشتی ناتۆتە قوبەی پەرلەمانەوە. دیارە ئەمە باگراوندێکی سیاسی هەیە و هەم حکومەتانەی کە هەیە ئامادەکاری تەواوی نەبوو بۆی حساب بکە. ئەم حسایە زۆر گرنگە بۆ لەسەر جەمبوارەکانە. بۆ نمونە لە هەڵبژاردنەکانە پارێزگاکان بە عشوایی دانراوە کە ئەو کوسیانەی دابش کراوە. بۆ نمونە مادەی 140 مادەیەکە لەسەر حسایە وەستاوە، ینی بۆ کەرکووک زۆر گرنگە، بە تایبەتی بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکان. تا ئێستا هیچ پرۆژەیەک بۆ پەرلەمان نهاتووە، تەنیا حکوومەت لە ئیعلان باسیەوەی کردو کە لە ساڵی 2020 دەکرێەوە دەبێت ئەو پرۆژەیە لەلایەن حکوومەتەوە بێتە پەرلەمان و دەنجی لەسەر بدرێ. شارزانی بواری ئامار و سەرژمێری ڕای دەگەیەنن ئەنجامدانی سەرژمێری گشتی لە عێراق بە یەکێک لە پایەکانی بەهێزبوونی حکوومەتەکەی ژمار دەکرێت. بەڵام پرسی سەرژمێری گشتیش وەکو زۆرێکی تر لە پرسەکانی تر لە عێراق بە سیاسی کراوە و ڕێگری بۆ ئەنجامدانی دروست دەکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.